وجانا هالرايك كلا اسمعنا وديبانا مشرانات بيضون وجانا هالرايك كلا اسمعنا وديبانا مشرانات بيضون يا قيشتا رجال رجال رجال
دەم خۆش بۆ هونەرمەندی گەنجوودا و کاکە کارمانەوەندسی ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست ئەو گۆرانیانەی گوێتان لێبوو نیو سەدە پێشێستا و تراون بەڵام تام و چێژ و ڕەسەنایەتیان هەر ئەمێنێت تاوەکو هونەردۆستان و هونەرمەندان لە ژیانمان بەڕێزان و خۆشەویستان ئەمە بەشێک بوو لە پرۆگرامی تیپی پاشای گەورە بەسەر بەرشتی هونەرمەندی خۆشەویست مامۆستا چەتۆ نەورۆز سپاس بۆ ئامادەکردنی ئەو بەرهەمانە و دەستیان خۆش بێت. بەڕێزان
پەیامێکی پیرۆزباییمان بەدەستگەیشتووە لەلایەن تیپی مۆسیقای سلێمانی کە ئاراستەی ئەندامانی یەکەمین فیستیڤاڵ و ڕۆژی هونەریان کردووە لە ڕەواندز وەکو خۆی دەخوێنینەوە. بەڕێزان بەڕێوەبەرانی یەکەمین دیدار و فیستیڤاڵی ڕۆژی ڕەواندز بە ناوی یەکبێکی ئەندامانی تیپی مۆسیقای سلێمانیەوە پیرۆزباییەکی گەرمتان ئاراستە دەکەین. ئەم دیدارە پڕواتە هونەریە لە کاتێکدایە گەلەکەمان لە باشوور بەهۆی پلانی و دوژمنانیەوە لە بارودۆخێکی سەختی داراییدا دەگوزارێت تا ڕادەیەک ڕەشبینی باڵی کێشاوە بەسەر هەموواندا. بۆیە ئەم دیدارە ئومێدێکە هەر نەبێ دەردە دڵ هەڕشتنێکە بۆ هونەرمەندانی بواری گۆرانی و مۆزیک لە شارە جوانەکەی ڕەواندز، شاری مامۆستای هونەر زرار مستەفا. بەڵێ مامۆستا زراری پڕمەعریفە هەرزوو زانی کە بەرگری لە شکۆمەندی و بەدەستێنانەوەی مافی زەوتکراوی گەلەکەی تەنها بە شۆڕش و چەکداری نابێت. گەل پێویستە هۆشیارتر و ئامادەتر بێت، دەبێ مۆدێرنانە شۆڕش هەڵگیرسێتەوە. بەڵێ چەکی ئەم هزر و هونەر و ڕۆشنبیری بوو. لەم سۆنگەیەوە هیوادارین دیدارەکە هەنگاوێک بێ بۆستەر لە نوێبژانەوەی هونەری گۆرانی و مۆزیکی کوردی ڕەسەن و ببێتە جۆشدانێک بۆ هونەرمەندانی گەلەکەمان، تاکو ئایندێکی گەشت بۆ هونەری گۆرانی و مۆزیکی میلەتەکەمان بنیاد بنین. هونەر و ڕۆشنبیری فریادرەسی خەم و ئازاری تاک بەداچی گەلەستەم دیدەکەمان بێ. دووبارە ئومێدی بەردەوامی و سەرکەوتنی زیاتر بۆ دیدارەکەتان دەخوازین تیپی مۆسیقای سلێمانی. بەڕێزان، ئێستاش لۆگۆی ئەم دیدارە پێشکەش بە یەکێک لە کەسایەتیەکانی شاری ڕەواندز دەکرێ. داوا لە نوێنەری قایمقامی قەزای ڕەواندز کاک موسلح زرار بەڕێوەبەری ناحیەی وەرتی ئەکەین بفەرمێت بۆ ئەوەی لۆگۆی یەکەمین دیداری ڕۆژی هونەر بدات بە کاک نەهرۆ ڕەواندزی وەکو ئەندامی ئەنجومەنی نوێنەران. خۆی زۆر حەزی ئەکرد لەگەڵمان بەشدار بێ، بەڵام بەهۆی سەرقاڵی پڕکاری لە بەغداوە نەیتوانیت، بۆیە نوێنەری خۆی ناردووە بە ڕێز کاکیسە هەورانی با بفەرمێت بۆ وەرگرتنی لۆگۆی دیداری فیستیڤاڵ.